بەهۆی ئەم شەپۆڵی بارانبارینەی هەرێمی کوردستانی گرتوتەوە لە شەوی ڕابردوو بە ڕێژەیەکی زۆر بارانباری بەم هۆیشەوە لە بەشێک لە گەڕەکەکانی شاری هەولێر و بەشێک لە شەقامەکان ئاستیا و بەرز بۆ و ئاو چووە بەشێک لە ماڵان و لە شەقامەکانیش گرفتی هاتوچۆ بۆ شۆفێران دروست بوو. لە گەڕەکەکانی زیلانستی گڵکەن تەیراوە و لە بەشێک لە شەقامی 6 مەتری و شەقامی 100 مەتری ئاستیا و بەرز بۆ و گرفتی هاتوچۆ دروست بوو. بۆ مەبەستا تیمەکانی بەرگری شارستانی چوونە ئەم شوێنانە بۆ بەهاناوەچوونی هاوڵاتیان. لە ئەنجامی ئەم شەپۆڵە بارانبارینەدا لە شاری هەولێر هیچ زیانێکی جانی و مادی بە دوایدا نەبووە، تەنها ئاو چۆتە بەشێک لە ماڵەکان. بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی بوو مەلەرزەزانی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت کاریگەری هەردوو نزمە پاڵەپەستۆی دەریای سپی ناوەڕاست و دەریای سوور لەسەر هەرێمی کوردستان کە ئەم شەپۆڵی بارانبارینەی بە دوای خۆی داهێناوە تا کۆتایی ئەم هەفتەیە بەردەوام دەبێت. لە ئەنجامی ئەم شەپۆڵی بارانبارینەدا لە ماوەی 24 سەعات لە پارێزگای هەولێر 59.5 ملم بارانباریوە، لە سلێمانی 22.1 ملم، لە کەرکووک 19.8 ملم، لە دۆهۆک 31.1 ملم، لە هەڵەبجە 8.3 ملم بارانباریوە. هەڵگورد ئەحمەد، کوردسات نیوز، هەولێر.